لا هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ باری سەرشانی خەڵک قورستر دەکرێ و باج و سەرانەی زیاتر دەخرێتە سەر هاوڵاتیان بەگشتی و کاسبکاران بەتایبەتی بەپێی بڕیارێک و لا نوێترین مۆدێلی سەپاندنی بارگرانی بەسەر کاسبکاراندا لەمە دووە ڕاوچیانی ماسی دەبێت مۆڵەتی ڕاوکردنیان هەبێت دەرهێنانی مۆڵەتی ڕاوماسیش پێویستی بە 250,000 دینارە ئەماش ڕاوچیانی نیگەران و ناڕازی کردووە ساڵانە 250 بۆ بڕێتەوە ناسمە بەحرێ خاڵە مەحموود ڕاوچەیەکی دەڤەری ڕاپەڕینە و دەڵێت نەک توانام نییە ئەو پارەیە با دەرهێنانی مۆڵەت بدەم بەڵکو ئەگەر حکوومەت 250,000م بداتێ بەلەم و کەلوپەلەکانم دەپێچمەوە و دەست لە ڕاوی ماسی هەڵدەگرم پارەم داتێ بەلم ماتۆڕەکەی دەبم و هەر نامە بەحرێ ساڵانە ئەوەن دەبداتێ نایەمەوە بەحرێ وەڵڵا کاکە چی بۆ کردوین هەتا بارمان سووکە ئەو ئیشەی بۆ کردوین باریان سو کردوون تۆڕێک بنزینە ئەوە گرانەوە نەگەرا تۆڕ نە هیچ شتێک نییە وەڵا حکومەتەرەمە ماوە بێ پارە مالی وەرگێ چێ ماوە ئارە وەڵاوە باجەکەی خەریکە باجەکەش باوێتە سەر 4 ماسیان ئەویش ماسی پانکەیە بەعرە بە 600 کیلۆکەنەوە خەریکە باجی باوێتە سەرویش گەورەکە گیرا گەورەکە هەنگرت ئەزانۆ گچکەلەکە بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین دەڵێت لەمە دووە پێویستە ڕاوچیانی ماسی مۆڵەت دەربکەن و نابێت بەبێ مۆڵەت ڕاو بکەن بۆ دەرکردنی مۆڵەتی 4 ساڵەی ڕاوکردنیش هەر ڕاوچیەک بڕی 250,000 دیناری لێوەردەگیرێت بۆ نوێکردنەوەی مۆڵەتەکەش پێویستە 125,000 دینار بە حکوومەت بدەن لەمە دووە بە مۆڵەت دەدرێتن مۆڵەتی ڕاوی ماسی دیاری کردووە کە ساڵانە هەر بۆ 4 ساڵ جارێک مۆڵەتەکە نوێ دەکرێتەوە بە بڕی 250,000 دینار دەداتن ئەو کەسە کە دەچێتن بۆ ڕاو و نوێکردنەوە 125,000 دینارە هەر بە پێی ئەو بڕیارە تازەیە بۆ تۆڕی شەدا و 25,000 و تۆڕی 100 مەتری 50,000 و بۆ یەک قولاپیش 5,000 دینار لا ڕاوچیانی ماسی وەردەگیرێت و نابێت هیچ کەسێکیش بەبێ مۆڵەت ڕاو بکات. دیاریکردنی بڕەپارەیەکی زۆر بۆ دەرکردنی مۆڵەت ماسی گرانی نیگەران کردووە. باس لەوە دەکەن لەبری ئەوەی حکوومەت کاراسانیان بۆ بکات بارقورسی و باجیان دەخاتە سەرشان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەریاچەی زەی بچووک لا سنووری ئیدارەی ڕاپەڕین.